يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، وتاری ئەمڕۆشمان لە مانگی مەولودی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بەویست و پشتیوانی خوای تاک و تەنها و بێشەریک تەواوکەری وتاری ڕابردووە کە ئەم ساڵ لە یادی مەولوددا کۆمەڵێک بێ ئەدەبی کرابوو بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هەموو ئەو شتانە ئێمەی مسلمان بە ئاگا دێنێتەوە کە جارێککە بگەڕینەوە بە خزمەت قورئان، عاتیفیانە کار نەکەین، بزانین خوای پەروەردگاری ئێمە لە قورئانە چۆن باسی ئەم بابەتانەی کردووە. وتاری ڕابردووتمان خوای پەروەردگار لە سوورەتی ئەلحیجر ئایەتی 97 دەفەرمێ وَلَقَدْ نَعْلَمُ أَنَّكَ يَضِيقُ صَدْرُكَ بِمَا يَقُولُونَ. بەڕاستی ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەی خۆشەویستم ئێمە ئاگامان لێیە لە حاڵی دەروون و ناوسکی تۆ کە بەڕاستی سینەت پڕ بووە لە خەم و خەفەت، زۆر ئازاری دەرونی دەچێژی بەرامبەر بەو قسە ناڕەوا و تۆمەتە بەتاڵانەی کە دەیدەنە پاڵتۆ ئەو مشریک و بێباوەڕ و مولحیدانە. لێرەدا قورئانی پیرۆز خۆشەویستانەکە تەماشا بکەین لە تەواوی قورئاندا زۆربەی کات تەرکیز لەسەر ئازاردانی دەرونی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەم بابەتی یەضیق و سەدڕوکە لە چەندین شوێنی قورئانە جەنابتان کە قورئان بە وردی بخوێننەوە تێدایەتی زۆر کەمتر باسی ئازاری جەستەیی پێغەمبەر صلی الله عليه وسلم کراوە کە ئازاری جەستەییشی زۆر دراوە، بەڵام قورئان هەمیشە تەرکیز لەسەر لایەنی ئازاری دڵ و دەرونی ئینسان دەکاتەوە. پێمان دەڵێ هەمیشە ئینسان ئەگەر ئازاری دەرونی بدرێ قورسترە لەسەری لە ئازاری جەستەیی. کەسێک زلەیەکی لێ بدرێ، کەسێک ئازار بدرێ، قەمچیەکی لێ بدرێ، ڕەن بە دوای سەعاتێک ئازارەکەی لەبیر بچێتەوە، بەڵام قسەیەکی ناخۆش زەمانێک لەگەڵ تا دەمێنێتەوە. بەڕێزت ئێستا کە لە موتارەدا دانیشتووی ڕەن بە بیرت بێتەوە 20 ساڵ لەمەوبەر، 25 ساڵ، 30 ساڵ لەمەوبەر کەسێک قسەیەکی سارد و سووکی بەرامبەر کردووی، کەسێک بوختانێکی بۆ کردووی هەرگیز لە بیرن نەچۆتەوە، بەڵام چەند جار جەستەت ئازاری بۆ و ئێستا نازانی ئازارەکەی چۆن بوو لە یاد چوو. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کافرەکان زۆرترین ئازاری دەرونی پێغەمبەریان دەدا صلی الله عليه وسلم. بەو تۆمەتە ناڕەوانەی دایانخستە پاڵی و خوای پەروەردگاریش پەیتا پەیتا ئاەتی دەنارد و ئاگاداری دەکردەوە ئەی خۆشەویستم ئاگاد لە خۆت بێ، نەکەی تۆمەتەکانی ئەوان ئەو تەشیر و ناوزڕاندنانە کارت تێ بکەن و وا لێ بکەن خۆت بخۆیتەوە، تۆ خەریکی بار و بەرنامە و ژیانی خۆت بە دینەکەی خوا ڕابگەیەنە. لەو تۆمەتانی کە دەدرانە پاڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و قورئان تۆماری کردوون، پێیان دەوت شێتە، پێیان دەوت محەممەد شێتە، پێیان دەوت ساحیرە، پێیان دەوت ئەوەی کە دەیڵێت درۆیە ڕاز نییە، پێیان دەوت شاعیرە. ئێمە یەک بە یەک لە خزمەت قورئاندا دەچینە خزمەت قورئان و بۆمان ڕوون دەبێتەوە بۆچی ئەم تۆمەتانە دەدرانە پاڵ پێغەمبەری پاک و بێگەرد. کەسێک 40 دانە ساڵی ڕێک نمونەی ئەخلاقی بەرز بوو بێ، بۆ کاتێک کە دەڵێ پێغەمبەری خوام ئەو تۆمەتانەی دەخرێنە پاڵ. یەکەمیان کاتێک پێیان دەوت محەممەد شێت بووە، عەقڵی لەدەستداوە. قورئانی پیرۆز لە سوورەتی ئەصافات ئاەتی 36 دەفەرمێ وەیەقولون ئەئینا لەتاریکو ئالیهەتینا لشاعر مەجنون. باشە ڕەوای حەق و عەقڵ دەیبڕێ ئێمە ئەو هەموو خوایەمان هەن 360 بل لە دەوری کەعبەیە و خوایە هەر هەمویان واز لێبێنین ئەمە کابرایەکی شاعیری شێتەڵوکەی وەکو محەممەد بڵێت خوا تاک و تەنهایە، نەعوذ بالله ئەوە بێئەدەبیان بەرامبەر بە پێغەمبەر دەکردیان. و کابرایەکە شیعر شتی بۆ خۆی دەڵێ ناوی ناوە قورئان و شێتیش بووە، چۆن واز لەو هەموو خوایە دێنین کە 1000 ساڵ زیاترە باو باپیرانمان دەیپەرستن. دەیانگوت ثم تولوا عنه وقالوا معلم مجنون. لە سوورەتی الدخان ئاەتی 14 پەروەردگار دەفەرمێ پشتیان لە پێغەمبەری خوا دەکرد کاتێ بانگی دەکردن قورئانیان بۆ بخوێنێتەوە، دەیانگوت ئەوە معلمە، معلمنا، معلم واتە فێرکەر،
ئەوە معلەمە، ئەوە فێریان کردووە. ئەم قسانەی خۆی نین داخۆ چێ فێری کردووە؟ ئەمجا عەقڵیشی خۆی تەواو نیە و عەقڵی لەدەست داوە تێک چووە. فێرکراوێکی شێتە محەممەد، گوێی لێ مەگرن، پەرت و بڵاون لە دەوری قسەکانی وەرمەگرن. باشە چۆن دەبێت کەسێک کە لە تەمەنی 25 ساڵیدا عاقڵترین کەسی ناو هۆزەکەی شارەکەی خۆی بوو بێ، کاتێک کە کێشەی حەجەر الئەسوەد هاتە پێشەوە بەردەڕەشەکە لە شوێنی خۆی دابدرێتەوە، هەمووشم شێرەکان لە چێلان هاتبوونە دەرەوە و بە تەمابوون خوێنێکی گەورە لە مەککەدا بڕژێ. ئەم پیاوە ژیرترین کەسە هات، زۆر بە حیکمەتەوە کێشەکەی چارەسەر کرد و هەموو لایشی ڕازی کرد. معقولە ئەو پیاوە ئێستا تەمەنی 40 ساڵە دوێنێ عاقڵترین کەس بۆ ئەمڕۆ شێت بێ؟ بۆ وایان پێدەوت. بەڕێزان بابەتەکە زۆر قورسە. بابەتەکە ئەوەیە کە دەیانگوت معقول نییە خوا هەر یەک بێ. محەممەد دەڵێ خوا هەر تاک و تەنهایە. ئەم کەون و کائیناتە بەس ئەڵڵا بە تەنیا هەڵی دەسوڕێنێ. ئەی ئەم بتانە ئیشیان چییە؟ ئێمانە خوانین، ئەمانە یارمەتیدەری خوانین، عەقڵیان نەیدەبڕی چۆن دەبێ خوا یەک بێ. و چۆن فریشتەی بینیوە؟ دەی ئەو فریشتەمان نیشاندا، ئەی بۆ ئێمە جوبریل نابینین. چۆن وحی لەنا ئەو هەموو خەڵکەیە بۆ تۆ هات؟ دەیانگوت ئەوە کابرا شێت بووە. تەنانەت بەڕێزان ئەو مووقیفە ئەوەندە قورس بوو، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە ئەشکەوتی حیرا گەڕایەوە ماڵەوە، بە خاتوو خەدیجەی هاوسەری دڵسۆزی فەرموو لەقەد خەشیت عەلی نەفسی، ئەی خەدیجە لە حاڵی خۆم دەترسم. خۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بازرگانێکی گەورە نەبوو لە پارەکانی بترسێ خەڵک لێی بستێنێ. خۆ کەسێکی دوژمندار نەبوو خەڵک خوێنی بڕێژێ. خۆ لەوە نەدەترسا ناحەزی هەبێ و سیحر و جادووی لێ بکە. فەرمووی وەڵڵاهی ئەوەی کە بینیومە، کەسێکم بینی، شتێکم بینی، نورێکم بینی، نەیوت تۆ پێغەمبەری، وتی بخوێنە. 3 جار لەسەرێک وتی بخوێنە، پێی نەوتم تۆ پێغەمبەری، پێیوتم بخوێنە ئیقرا بسم ربک الذی خلق. خۆم دەترسم تۆ بڵێ عەقڵم لەدەست نەدابێ. یعنی بابەتەکە ئەوەندە قورس بوو سەرەتای وحی، هەتا خۆی گەورە ئارامی کردەوە، فەرمووی تۆ پێغەمبەری بە حەقی تۆ شێت نی. بەڵێ کافرەکان عەقڵیان قبوڵی نەدەکرد خوا تاک و تەنها بێ. لە ئەوەدا پێیان دەوشێتە، دەیانوت ئەم قسانەی کە دەیکا عاقڵ نایکا. چۆن دڵی فریشتەیەک هات بۆ لام و لەلای خۆی تاک و تەنهاوە وحی بۆ هێنام؟ ئەی بۆ وحی بۆ ئێمە ناهێنێ؟ ئەی بۆ فریشتەکەمان چاو پێ نەکەوت کە هات بۆ لات؟ بۆیە گەمژەکانی قوڕەیش هەر کەسێک ژیر و عاقڵ بوویایە، دکتۆر و شارەزای بواری تەندروستی بوویایە، پسپۆری دەروون ناز بوویایە، شاعیر و قسەڕەوان بوویایە، هاتە شاری مەککە دەچوون بۆ لای ئاود وەرە کەسێک لە ناوماندا تەمەنی 40 ساڵ بەرەو ژوورە شێت بووە، عەقڵی لەدەست داوە، قسەی وا دەڵێ عەقڵ قبوڵی ناکە، کوڕە خۆتی لێ پارێزە با تۆش بە سەهو نەبە. ئەم کەسانە بیریان دەکردەوە باشە شێت ئەوەیە بەرد باوێ، سەری خەڵک بشکێنێ، پەلاماری خەڵک بدا، شێت ئەوەیە شت بشکێنێ، لێ ئەمین نەبی، شێت ئەوەیە پیس و پەڵۆغ بێ. باشە ئەو محەممەدە پاک و خاوێنترین ئینسانە، جوانترین ئینسانە، لە سەرخۆترین ئینسانە، هێمنترینە. باشە چۆن دەبێت ئەمە شێت بێ؟ بیریان دەکردەوە باشە شێت خەڵک گاڵتەی پێ دەکا. چۆن دەبێت کەسێک کە بێ شێت بێ هەموو عەقڵمەندان لێ بترسن کە نەیان باتە سەر ڕێبازی خۆی. بۆیە یەکێکی وەکو ضیمادی ئەزدی کاتێک کە چۆ شاری مەککەوە، ضیماد کەسێک بوو بە مستەلەحی ئەمڕۆی پزیشکی، پرۆفیسۆر بوو لە بواری نەخۆشیە دەرونیەکاندا، دەروون ناسێکی گەورە بوو. خەڵکێک کە عەقڵی تۆزە لەدەست بدایە و قسەی بێسەروبەری بکردایە، قسەی بۆ دەکرد و دەیهێنایەوە سەر ڕێگای ڕاست. کاتێ بیستی محەممەدێک شێتە و ئەوا خەڵک هەموو باسی دەکەن، وتی باسچم بۆ لای کە چوو بینی، وتی ئەی محەممەد من بیستومە تۆ عەقڵت لەدەست داوە، تۆ شێت بووی، قسەی وا دەڵێ عەقڵ قبوڵی ناکە. تۆ مادام 40 ساڵ بە ڕێک و پێچی و بە عەقڵمەندی ژیاوی و هەموو خەڵک دەستیان بۆ بەسنگەوە گرتووی، ومێدەوارم بەخوا چارەسەرت ئاسان بێ. بۆم باسکە تۆ چی لێ بەسەر هاتووە؟ چ جنۆکێک دەستی لێوە شاندووی؟ چی دێتە دڵ و دەروونتەوە؟ بەڵکو من ئامۆژگاریت بکەم و عیلاجی ئەم شێتی و شووتەی تۆ بکەم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەرگوێ بۆ ئەم پیاوە گرتووە، ئەو هەموو قسانەی پێ دەڵێ، نەچوو بەدەمیا بدا، نەیفەرموو هەی بێعەقڵ کوڕە من چۆن شێتم؟ تۆ خۆ بە حیساب زانای دکتۆری پسپۆڕی دەروون ناسی، ئاخە من شێتم؟ پێغەمبەری خوا فەرمووی قسەکانت تەواو بوو، وتی بەڵێ. فەرمووی دەی گوێ بگرە، إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. أم وشجواناني ود ضماد وتي بسه دەستت بێنەوە شایەتمانم هێنا تۆ پێغەمبەری خوای. بەخوا ئەمە قسەی ئینسانی شێت نییە، ئەمە قسەی پێغەمبەری خوایە کە ئەم وشە جوانانە لە دەمی دێتە دەرەوە. پێغەمبەری خوا فەرمووی بەڵێنم پێ بدە ئەم ئیسلامە بەرێ ناو هۆزەکەشتەوە، وتی بەڵێن بێ ئەم ئیسلامەتی و دینی خوایش بەرمە ناو هۆزەکەمەوە. یەکسەر موسڵمان بوو.
کەواتە ئەوەی کە دەیانوت محەممەد شێتە ئەو بابەتانی کە باسی دەکردن لەگەڵ عەقڵی ئەواندا نەدەگونجا. دووەم تۆمەت کە دەخرایە پاڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و تا قیامەت لە قورئانە دەیخوێنینەوە دەیانوت محەممەد درۆ دەکا. ئەوانەی کە دەیڵێ ئەو قسانە ڕاز نین، باشە کەسێک تا 40 ساڵی ئەسادیق الئەمین بێ لە ژیانە درۆیەکی لێ نەبیسترا بێ چۆن ئێستا درۆ دەکا؟ خۆی پەروەردگار ڕاستەقینەکەمان لە سوورەتی ئەلەنعام ئاەتی 33 بۆ باز دەکا و دەفەرمێ قد نعلم إنه ليحزنك الذي يقولون فإنهم لا يكذبونك ولكن الظالمين بآيات الله يجحدون. أي محمد صلى الله عليه وسلم بەڕاستی ئێمە دەزانین کە دیسانەوە تۆ خەفەتباری بەوەی کە پێت دەڵێن ئەم پیاوە درۆ دەکا، ئەو شتانەی دەیانڵە ڕاز نین. تۆش دەزانی و ئەوانیش دەزانن بە حەیەتی ناتوانن تۆمەتی درۆت بنە پاڵ ئەی محەممەد قەت لە ژیانتا درۆیەک لێ نەبیستراوە. بەڵام ئەوان ئەوە بە درۆ دەزانن کە تۆ دڵی ئاەتی خوایە، ئەڵێ قورئان وا دەفەرمێ، ئەڵێنەوە عەقڵی مرۆڤ نایگرێ، ئەوە ڕاز نییە. بە عەقڵی ئێمە ئەوە ناچێتە عەقڵەوە، کەواتە تۆ درۆ بەدەم خواوە دەکەیت، کەواتە تۆ درۆ دەکەی. خودی خۆت ئەی محەممەد کەس لە ژیانتا نەیتوانێ بڵێ درۆ دەکەی، بەڵام ئەوانە ئینکاری ئاەتەکانی خوا دەکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیفەرموو خەڵقینا ئەم دنیای هەروە ڕوون نابێ، ڕۆژێ قیامەت دێ إذا الشمس كورت وإذا النجوم انكدرت. ڕۆژێ ئەم خۆرە دەپێچرێتەوە، ئەو ئەستێرانە لە ئاسمانە هێزی کێشندایان نامێنێ و هەموو بەسەرێکا دەکەونە خوارەوە، ئەستێرەکان هەڵدەوەرن و دنیا تێک دەچێ و قیامەت دێ. هەموو کۆ دەبوونەوە پێ دەکەنین دایانوت خوا قسەی وا مەگەر کەسێکی درۆزن بیکە. ئاخر خواوە ڕاستە ئەو خۆرە پێچێتەوە ئەو ئەستێران لە ئاسمان بکەونە خوارەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوورەتی المؤمنون ئاەتی 12 بۆ 14 بۆ دەخوێننەوە کە خوای پەروەردگار دەفەرمێ ولقد خلقنا الإنسان من سلالة من طين ثم جعلناه نطفة في قرار مكين ثم خلقنا النطفة علقة فخلقنا العلقة مضغة فخلقنا المضغة عظاما فكسونا العظام لحما ثم أنشأناه خلقا آخر فتبارك الله أحسن الخالقين. دەیفەرموو خەڵکینە من ئەم ئاەتانەم لەلایەن خواوە بۆ هاتووە، ئەمە قورئان و کەلامی خوایە. خوای گەورە باسی دروستبوونی مرۆڤمان بۆ دەکا. دەفەرمێ بەڕاستی ئێمە ئینسان سەرەتا دروستمان کرد لە خاک. هەندێک لە تەفسیران مفەسرین دەفەرمون ئەوە مەبەست ئادەمە. ئادەم لە خاک لە قوڕێک دروست کرا، لە خاک و لە ئاویکی تێکەڵاو کراو کە قوڕێک بوو، لە پاڵفتەی زەوی ئادەممان دروست کرد. هەندێکی تریش لە مفەسرین دەفەرمون مەبەست هەموو خەلقنا الئینسان هەموو مرۆڤێک لە مەنی دروست دەبێت، لە نوتفە دروست دەبێت، لە هێلکەی ئافرەت و لە تۆی پیاو. ئەوانش لە چی دروست دەبن؟ لە خوێن لە چی دروست دەبێت؟ لە خۆراکی مرۆڤیش یان لە ئاژەڵەوە وەری دەگرێ یان لە ڕووەکەوە. ئاژەڵەکەش هەر نەباتی دەخوا دەبێتە گۆشت، شیر دەداتێ و خوارد دەداتێ. کەواتە ڕووەکەکە نەباتەکە لە کوێوە سەرچاوە دەگرێ؟ ڕووەک گژوجیا بێ یان بەرهەمەکانی تر بێ هەر لە خاکێکی پاک و لە ئاوێکی پاکەوە سەرچاوە دەگرێ. کەواتە ئەسڵی ئێوە خەڵکینە هەمووی لە خاکە. خوا فەرموو. پاشان لە ڕێی جوودبوونی ژن و مێردەوە بە شەرعی نوتفە لەگەڵ هێلکۆکەدا یەک دەگرێ فی قەراری مەکین، لە شوێنێکی پارێزراودا خوای پەروەردگار ئەو منداڵە دەپارێزێ. ئەو نوتفەیە، ئەو هێلکۆکەیە لەگەڵ ئەو نوتفەیە یەک دەگرێ فی قەراری مەکین. سبحان الله، زانایان دەڵێن ئافرەت لە باری بەرزیدا لە باری پانیدا زائیدێک بێنی ڕێک شوێنی ڕەحمی منداڵدانی ئەوە ناوەڕاستە چەقەکەیەتی. و پاشان هەموو ئەو شتانی کە ناسکن خوای پەروەردگار لە شوێنی قایما دایناون. سەر دەماخی سەر ناسکە، خوای گەورە جومجومەی سەری بۆ دروست کردووە. هەم مناڵێک دەبینی سەری بە چیمەنتۆیەک بە کاشێک دەکەوێت زرنگە لە سەریەوە دێ، ئەڵێ تازە سەری تەقی، بەڵام هیچی لێ نایە. خوای گەورە ئەو کەل لە سەرێوا دروست کردو ئەو دەنگانە دەداتەوە وەی ئەو مێشکە زەرەری پێنەگا. نخاعی شەوکی دڕکە پەتک لە ناو فەقەراتی ئێسکانە خوای گەورە دایناوە بۆی ئەو دڕکە پەتکە بەقەدەر داوی تەزبیحێکە بپسڕێتەوە شەل دەبی، خوا لە ناو ئێسقانی فەقەراتە دایناوە. چاوی لەم شوێنەدا داناوە بە قۆقزی کردو بۆ ئەوەی کەوا هەر شتێک هات بەر ئەمانەت کەوێ بەر لوتت کەوێ بەر چاون نەکەوێ. پاشان دڵی لە ناو قەفەزەی سنگا داناوە چونکە دڵ زۆر ناسکە، وەی ئەم قەفەسەیە هەمووی ئەم دڵە دەپارێزێ. ئەو مناڵش کە سەرەتا داخڵ دەبێتە ڕەحمی ئافرەتەوە زۆر ناسکە معەڕەزە بۆ لە ناوچوون، خوا لە ناو ڕەحما دەیپارێزێ. و
وە ئەو مناڵەسەیەکی دایکە کە چۆن دەخەوێت لەسەر چوارێک دەخەوێت چی بەرزکی دەکەوێت بەرز و نزمی دەکە ئەم منداڵە پارێزراوە لە ناو شلەیەکی پارێزراوە هەموو زەبزەبەکان دەداتەوە خی پەروەردگار فەرمووی پاشان ئەم نوتفەیە دەبێتە زەروێک گۆشتپارەیەکی بەستووی سوور کە خۆی بە ڕەحمی ئافرەتەوە هەڵدەواسێ دوای ئەوەی کە قەڵەو بوو وردەوە دەپێگەی دەبێتە پارچە گۆشتێک بەقەدەر ئەوەندەیە کە پارچە گۆشتێک دەیخەیتە دەمتەوە بنێشتێک زارجوێک دوای ئەوە خی پەروەردگار دەفەرمێ ئەم پارچە گۆشتە دەکەم بە ئێسکە پەیکەر سەرەتای هەر یەکێک لێمە یەکسەر ئێسکە پەیکەرەکە دروست بووە سەر و دەست و قاچ و ئەمانە هەمووی دروست بوون ئەمجا ئەم ئێسکە پەیکەرە خوا دەفەرمێ دای دەپۆشم بە گۆشت پاشان ڕوحی بەبەرا دەکەم ئەبێتە خەڵقن ئاخر بەڕاستی پەروەردگارت جوانترین دروستکارە کە مرۆڤی بەو جوانە دروست کردووە بەڵێ قورئان ئەم هەموو وردەکاری تێدایە پێغەمبەری خوا ئەمانەی بۆ ئەو خەڵکی قوڕیشی مەککە و دەوروبەری دەخوێندەوە ئەمە بەڕێزان ئەبێت لە کولی طبا بخوێندرێ ئەبێت لە کۆلێجی پزیشکیدا بخوێندرێ ئەبێت لە بایۆلۆژیدا بخوێندرێ لە بواری کۆرپەلەناسی لە مختەبەرە ئەمە بێنی بخوێنی ئەوانە فەقیرە هەموو خەڵکێکی بیابان نشین و خەریکی حشتر لەوە ڕاندن بوون دەنگ وەڵڵاهی ئەم محەممەدە باسی شتیوا دەکا ئەگەر ئەمە درۆ نەبێ ئەی چی درۆیە بەڵام دوای ئەوەتان ئەوە ئێستا ئەو شتانە هە زۆر ئاسایی لە مختەبەرێکە لەبەر چای خۆدا شتەکان دروست دەبن قورئان دەفەرمێ فەخەلەقنا ئەو هەموو فەخەلەقنا یعنی ئەوانە بە سەریعی دروست دەبن بە سەریعی عەلاقەکە دەبێتە مۆضغا پاشان دەبێتە ئێسکە پەیکەر بەڵام کە دەفەرمێ ثم ئەنشأناه خەلقا ئاخر وردەوە دەخاو دەبێتەوە چونکە فا بۆ تەعقیبە ثم بۆ تەراخیە ئەم هەموو ئەدەبیات و لوغات و زمانی عەرەبی و پاشان فەساحەت و ئەم هەموو زانستە پزیشکیە کە ئەم پێغەمبەرە دەیخوێندەوە دەیانگوت وەڵڵاهی کاکە ئەوە درۆیە ئەوە قەت عەقڵ ناگرێ ئینسان ئەوا دروست بوو بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەیفەرمووی چیتان لێ بکەم ئازاری دەخوات بەم قسانە خوا دەیفەرموو ئازار مەخۆ دڵتەنگ مەبە ئەوانە خوای گەورە بەڕاز نازانن و کەلامەکەی بەڕاز نازانن ئەنا یەقینیان هەیە ئەوەی کە تۆ دەیڵێ ڕاستە باسی زیندووبوونەوەی بۆ دەکردن کۆ دەبوونەوە و خوای گەورە ئەمەی هەموو لە قورئانە بەڕێزان بۆ باس کردوین سوورەتی سەبە ئاەتی 78 وقال الذين كفروا هل ندلكم على رجل ينبئكم إذا مزقتم كل ممزق إنكم لفي خلق جديد أفترى على الله كذبا أم به جنة بل الذين لا يؤمنون بالآخرة في العذاب والضلال البعيد كودبونو كسيكي نشارزات تازە میوان هاتایە مەککە ئەنگوت وەرە دەنگ و باسێکی زۆر عەجیب پەیدا بووە پیاوێکن نیشان بدەین قسەیەک دەکا هیچ عەقڵێک نایگرێ ئەیگوت چیە دەنگوت ئەو محەممەدە پێمان دەڵێ ئینسان ئەگەر مرد دوای ئەوەی هەلا بوو پارچە بوو ئەو ئێسقانەی پوکانەوە لەگەڵ خۆڵی شاتێکەڵاو بوو ڕۆژێک ئاوا زیندوو دەبێتەوە ئەم ئینسانی ئێستا قیامەت دێ و ئەم ئینسانە ئاوا زیندوو دەبێتەوە دەیانگوت وەڵڵاهی ئەم قسەیە هیچ عەقڵێک قبوڵی ناکە ئەمە یان بەدەم خواوە درۆ دەکا یان شێت بۆ عەقڵی دەدەستداوە خوا فەرمووی هەموو ئەو کەسانەی کە لەم دنیادا بڕوایان بە قیامەتی زیندوو بوونەوە نییە وەڵڵاهی لە دنیادا گومڕاو سەر لێ شێواون لە قیامەتیشە عەزابی هەرە بە شیدەتیان هەیە ئەوانە خوای پەروەردگار بە چاویش نیشانی دابوون بەڵگەی عەقڵی دابوونێ بیریان نەدەکردەوە باش ئێستاوە پاییزێکە ئەو پوشە کە بەڕاستی گیانی تێدا نەماوە یەک بنجێکی ماوە ئەو بارانی ڕەحمەتەی بەسەرا دێ پاشی ماوەیەکی تر چۆن سەوز دەبێتەوە ئەو دەنکە گەنمە وشکە کە هیچ ڕوحێکی تێدا نەماوە بە حسابی مرۆڤ کەچی کاتێ دەیخێتە زەویەوە چۆن دەبێتەوە گوڵە گەنمەکەی یەکەم جار کە لێ هاتۆتە دەرەوە ئاوا سەوز و جوان دەبێتەوە دەی خوا دەفەرمێ هەر سەیرێکی ئەو زەویەکە چۆن ئەو پوش و پەڵاشە وشکە جارێشکە زیندوو دەکەینەوە تۆش ئەوە بە ئاسانی زیندوو دەبیەوە ئەبێەوە ئینسانەکەی جاران ئەوان دەیانوت ئەوە درۆیە ئەوە محەممەد بەدەم خواوە درۆ دەکا یان شێت بووە ئێستا زانست دەڵێ بەڵێ ئینسان کە پووکایەوە ئێسقانەکانی لەگەڵ خۆڵی شاتێکەڵاو بوون ئێسکانەکەی لە کلێنچکەی ئینساندا لە کۆتا عەمودی فەقەریدا ئێسقانێکی بچووک هەیە ئەوە بە هەرگیز نافەوتێ ماوادی کیمیایی تێدا کەی بیکەیە کوورەی فیزیاییەوە بە حەیاتی نافەوتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئینسان سەرەتا لەو ئێسقەوە دروست بوو لە قیامەتیشە کە خەڵکی زیندوو دەکرێنەوە لەو ئێسقەوە جارشکە ئینسانەکە زیندوو دەبێتەوە ئێستا زانست ئەوە دەردەخا کەواتە ئەوان کە دەیانگوت پێغەمبەری خوا ئەمەی دەیڵێت درۆیە مەبەستیان لەو ئاەتە قورئانیان نەبوو کە پێغەمبەری خوا بۆی دەخوێنەوە لەگەڵ عەقڵی ئەواندا نەدەگونجا پێغەمبەری خوا بەیانێک دێتە ناو خەڵک و دەفەرمە خەڵکینە بزانن سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى خەڵکینە ئەم شەو لەم شاری مەککەیەوە خوای پەروەردگار بە جوبریلا بۆراقێکی بۆ ناردم
وڵاقێکی سواری بۆ نادم سوار بووم چوومە فەلەستین چوومە مزگەوتی بەیت المقدس لەوێشەوە چوومە ئاسمانەکان نوێژم لەسەر فەرەس کرا و هاتیشمەوە جێگاکەی خۆم بە گەرم و گوڕی خەڵکەکە هەر هەموو دەستیان کرد بە پێکەنین وتیان وەرن سەحابەکانی محەممەد ئەی ئەوانەی بڕواتان تا ئەمڕۆژ پێهێناوە ئێمە دەمانگوت ئەم پیاوە ئەوەی دەیڵێت درۆیە و عەقڵ نایگرێ هەرچی وتوێتی با ڕاست بێ بەس ئەمە چ عەقڵێک دەیگرێ ئاخر ئەو زەمانە فعلا بە عەقڵی مرۆڤ وایە ئەوەی ئاداتی سواری بوو ئەسپێکی تیژڕە بووە لەوە زیاتر نەبووە ئینسانێک لە شەوێکە لە مەکەوە بچێتە قودس بچێتە مەسجید الأقصا لێشەوە بڕوا بۆ ئاسمان و بێشتەوە لە هەمان شەوە دەیانگوت ئەمە بەس ئەمەندەی بەسە کە ئێمە دەماگو محەممەد درۆ دەکا ئەوانەی کە دەڵێ بەدەم خواوە دەیانڵێ ڕاز نییە ئیمامی ئەبوبەکریان هێنا وتیان وەرە بەس ئەمەت پێ دەڵێن ئەمەش بڕوا دەکەی شتیوا ڕاست بێ فەمووی پێغەمبەری خوا وتیان بەڵێ فەمووی تاوە ڕاستە گرنگەوەی پێغەمبەری خوا بێڵێ ئێتر گرنگ نییە چی دەڵێ وەیە خۆشەویستان سەحابە بۆیە ئەوەندە گەورەن ئەو سەحابانە ئیمانیان بەخوا بە پێغەمبەر و بەو قورئانە ئەوەندەدا مەزراوە بوو هەر چ شتێک ئەو هەموو خەڵکە دەیگوت عەقڵ نایگرێ و درۆیە ئەوان دەیانگوت مادام پێغەمبەری خوا بێڵێ ڕاستە بۆیە دەبێت زۆر ئاگامان لە حورمەتی سەحابە بێ بە ئەندازەی ئەوەی کە دیفاع لە پێغەمبەری خوا دەکرێت صلی الله عليه وسلم دیفاعیش لە سەحابەی پێغەمبەر بکرێ بە ئەندازەی ئەوەی کە تاوان و گوناهی گەورەیە سوکایەتی و بێئەدەبی بەرامبەر بە پێغەمبەر بکرێت صلی الله عليه وسلم والله بێئەدەبیەکی گەورەیە سوکایەتی بە یەک سەحابەی پێغەمبەری خوا بکرێت صلی الله عليه وسلم ئەوانە ئەو دینیان ئاوا قبول کرد و بەو پاکی هێنانە لای ئێمە سێم دەیانگوت ساحرە دەیانگوت محەممەد ساحرە سیحرەکانی لە دوو ڕۆوە یەکەمیان لە صحیحی بوخاری و مسلم و مسند ئیمام ئەحمەدا هاتووە کە ڕۆژێک ئەو کافرانە بەردەوام بیانویان دەگرت بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مانگی شەوی چواردە بوو نزم بووبەوە مانگێکی پڕ وتیان ئەی محەممەد ئەگەر پەنجەت ئاماژە بکەی بۆ ئەو مانگە بیکەی بە دوو کردەوە خوا ئەمەد بۆ بکە هەمومان ئیمان دێنین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی بۆ مان کرد و فەرمووی بە ئیزنی خوای گەورە دوو کرد بە مانگ لێک بۆەوە ئەشکەوتی حێڕای تێدا دەرکەوت پارچەیەکی ڕۆی بۆ ئەم سەر و پارچەیەکی بۆ ئەم سەر قورئان ئەمەی تۆمار کردووە دەفەرمێ اقتربت الساعة وانشق القمر وإن يروا آية يعرضوا ويقولوا سحر مستمر كأمان بيني بتشاوي خوان مانغلد بو وتيان كاكا ورازنية أو السحر لتشاوي أما كراوة باب بينين باب زانين داخو خلقاني كاروان تشيش كريك دور روجي تدقرنا ولا ولاتي تريج لشاري تريج أمان بينيوا هات نووتيان بلا والله لفلان دقوكاتي الشوام مانغبو بدو كرتو دوايشي قرتو كافرەکان وتیان ئەوە سحر لە چاوی ئێمە و سحر لەمان کردووە محەممەد ساحرە قەت ساحری وا لە ژیانە نەبووە ئەینا چۆن مانگلت دەبێت بەوەش بڕوایان نەدەکرد بۆیە مەحوی شاعری کوردزبانی گەورەی خۆمان ئێمە خاوەنی ئەم میلەتی کوردە خاوەنی ئەم عەقیدە و بیر و باوەڕین مەحوی شاعری گەورەی کوردزبان دەفەرمێ ئیشارەی یەک سەرنگوشتی مەهی لە دوورەوە شەق کرد هەر ئەو ئەنگوشتە بوو دەدوت فوارەی ئاوی حەیوان بە یەک ئاماژەی پەنجەی دەسەڕاستی پەنجەی شایەتمانی مانگی کرد بە دوو کردەوە هەر لەو پەنجە پیرۆزانەشیەوە ئاوی حەیات هەڵ لە قوڵاو دەهاتە دەرەوە سەری کرد ئاو ئەوەندە لەشکرێکی 300دا ئاو لەگەڵ ئاوی وضوء بەخوا ئەم ئاوە ئاب ڕوومانە 300 کەس لە خزمەتیا بوون ئاویان لێ بڕابوو پێغەمبەری خوا یەک جامل کە ئاو مابوو فەرمووی بیهێنن پەنجەکانی خستە ناویەوە 300 کەس ئاوی خوای لێ خواردەوە و پاشەکەوتی لێ کرد و دەست نوێژیشیان لێگرت لەشکرەکەی ڕزگار کرد بە تەکزیبی کەسیوان ناکەسێ جورئەت بکا لا شەک سەگی هارە بەرازە مولحیدە بوجە لە شەیطانە کەسێک بێئەدەبی بەرامبەر بەو پێغەمبەرە بکا صلی الله علیه وسلم کورد ئەمە عەقیدەیەتی ئەمە قسەی مامۆستا فڵان و فڵان نییە ئەمە قسەی مەحوی لوتکەی شاعیرانی کوردە ئەو مەحوەیە کە ئێستاش لە زانکۆکاندا ماستەر و دکتۆرا لەسەر تاکە شعرێکی لێ هیچ کەسێک نییە بڵێ ئەدەبیاتی ئەوەم هەیە دەفەرمێ هەر کەسێک ئەوەندە ناکەس بەچە بێ ئەوەندە بێ حورمەت و کاڵفان بێ بڵێ یەک قسەی ئەو محەممەدە ڕاز نییە ئەوە بەڕاستی پێنج سیفەتی تێدایە ئەوە سەگی هارە ئەوە بەرازە ئەوە مولحیدە ئەوە بوجەهلە ئەبوجەهلە ئەوە شەیطانە دەبێت بەو چاوە سەیریکەین بڵێن ئینس و مەلەک پڕ بەم زەمین و ئاسمانانە وصلى الله على أو بحر علم عرفانا كدوري غورناك غير علم الله سبحانه بخوا بس خوال محمد قيشتوا بس أو مقامي راستقيني دزاني إما بس أو عندما نصر الصلاة بدين بلين اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم دوامي عند محمد ساحرة لكارتيا كردني بران بركاني ده
بەڵگەیان بۆ خەڵک دێنایەوە دەیان کاکە مەڵی محەممەد ساحرە بەڵگەمان هەیە دەیانگو دۆکو چی دەیان ئەو زەیدە دەبینی ئەوە کاتی خۆی لە شەڕە گیراوە کراوە بە کۆیلە خەدیجە پێشکەش بە محەممەدی کردووە خزمەتکاری ماڵێتی ئێستا دوای چەند ساڵ باوک و مامی زانیویانە زەید لێرەیە هاتوون بە شوێنیە بیکردنەوە ڕزگاری کەن و ئازادی کەن بچێتەوە ناوە باوک و دایک و برا و خوشک و مام و خاڵی خۆیەوە کەچی ئێستا ئەم زەیدە دەڵە باوە گیان دایە گیان مامە گیان بەخوا پەنای محەممەد بە هیچ کەس ناگۆڕمەوە تو خوا ئەگەر ساحر نەبێ ئەم محەممەدە زەیدێک کۆیلایەتی هەڵبژێرە بەسەر ئازادیدا ناو ماڵی پیاوێکی بێگانە و غەریب لە دەشتی عەرەبستانە هەڵبژێرە بەسەر ناو باوەش و ئامێزی دایک و باوک و خوشک و برا و مام و خاڵی خۆیدا تو خوا ئەگەر محەممەد ساحر نەبێ کەس شتی وا دەکا وە پێغەمبەر فەرمووی زەید کوڕی منە زەیدی کوڕی محەممەد ئازادی کرد دەنگ بەڕاستی سەیرە یعنی سەیرە ئینسان کۆیلایەتی پێخۆش بێ لە ماڵی محەممەدا بەڵام ئازاد نەبێ لە ماڵی باوچیە ئەو محەممەدە ساحرە دەمی بگاتە هەر کەسێک وا کاری لێ دەکا ئاگای لە خۆی نامێنێ پرسیارێک دەکرێ باشە بۆچی ئەم تۆمەتانیان دەدایە پاڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە ئەمڕۆ چی لەم بابەتانە بەڕێزان فێر دەبین کۆمەڵێک یاسا هەیە کە لەوانە پێمان دەڵێ هەر کاتێک دەرەقەتی بەرامبەرەکەت نەهاتی شکستی پێبێنی لە ناوی بەری پرت و بڵاویکەی وەرە پروپاگەندەی بخە پاڵ وەرە بانگەشەی نابەجێی بۆ بکە وەرە تۆمەتی بخە پاڵ کەسایەتیەکانی بشکێنە کاتی خۆی فیرعون کە موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت چوو بۆ لای وتی خوای پەروەردگار هەر یەکێکە فیرعون تۆ خوانی تۆش بەندەی خوای یا فیرعون والله وەک ئەو خەڵکە دەیزانی ئەویش عەبدێکی دروست کراوە ئەی زانی پێویستی بەخەوە بە خواردنەوە لەو خەڵکە هیچی زیاتر نییە و ئازاتر و پیاوتر نییە بەڵام ئەو خەڵکە کۆی لەو گوێڕایاڵ بوون دەیگو من خواتانم دەیانگو بەڵێ قوربان بەڵێ من خوای هەرێ گەورەتانم بەڵێ قوربان کەس نەبوو بڵێنا یەکەم جارە کەسێک لێ ڕاست بێتەوە بڵێ تۆ خوانی تۆش عەبدێکی وەکو ئەو هەموو خەڵکە فیرعون تێک شکاو نەیەتوانی موسا لەناوبەرێ هات تۆمەتی بۆ دروست کرد قال إن رسولكم الذي أرسل إليكم لمجنون سورة الشعراء آية 27 وتي خلقينا بپێکەنینەوە ئەم پێغەمبەرەی بۆتان هاتووە نەک بۆ لای من هاتووە بۆتان هاتووە ئەزان شێتە خۆ موسا شێتەڵوکەیە کوڕە بە قسەکانی بڕوا مەکەن بەردەوام ئەو کەسەی نەیتوانی بیر و باوەڕەکە لەناوبەرێ تۆمەت بۆ کەسایەتیەکانی دروست دەکات کافرەکانیش دەیانزانی بیر و باوەڕی ئیسلام ناتوێتەوە تۆمەتیان بۆ کەسایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دروست دەکرد دووەمیان تۆمەت ئاسان بڵاو دەکرێتەوە بەڵام بە سەختی دەڕەوێتەوە تۆ دەتوانی لە ماوەی یەک دەقەدا لە سەرگۆی زەویدا کەسایەتی یەکێک لە ماوەی یەک دەقەدا بڕوشێنی یەک دیعای بۆ دروستکە تۆمەتێکی بۆ فرێدە ناو فەیسبوک و سۆشیال میدیاوە ئەو لەوی وەردەگرێ ئەو لەوی وەردەگرێ لە سەتان نەوەتی خەڵکی لە خۆڵەن کاکەمە لە خۆ نەوتراوە دیارە شتێک هەیە بۆیە بە فڵان کە زوا دەڵێن هە بە ئاسانی بڵاو دەبێتەوە بەڵام زۆر بە سەختی دەڕەوێتەوە تۆمەت بە ئاسانی پەخش دەبێت بەڵام زۆر بە زەحمەت ئەو تۆمەتە جارشکە لە ساحەکە ئاکۆ دەبێتەوە لا دەبرێ بۆیە کاتێک کە بوختان بۆ کەسایەتیەکی گەورە دەکرێت ئەو خەڵکە لە خۆ لێ دەکەونە قەلەقی کافرەکان ئەمان باش دەزانی ئەمانە هەموو پیلان بوون دەکران دایم کاکە کەسێک کە دێ ئێمە نە کەسێکە و نە دووە و نەدەیە و نە بیستە سەد کەس دەڵێن ئەم محەممەدە درۆیە ئەوەی دێڵێت درۆیە جا بەڕێزان حەز دەکەم ئاماژە بە شتێک بکەم هەندێک لە مفەسیرەکانی ئێمەش کە تەفسیری قورئانیان بە کوردی کردووە هەڵەیەکی گەورەیان کردووە ئەڵێن محەممەدیان بە درۆ خستەوە نەخێر بە درۆیان نەخستەوە چونکە بە درۆ خستنەوە یعنی شتێک بکەیت درۆ بوو بێ و پێیان زانی بێ بە درۆیان دەزانی دەیانگوت ئەو ئاەتانی قورئان کە دەیخوێنێتەوە درۆیە لەلایەن خواوە نەهاتووە محەممەد خۆی دروستیەکە بەڵام یەقینیان هەبوو محەممەد لە هەموو ژیانیدا درۆیەکی نەکردووە دەیانگوت بڵێن بە درۆی بزانن ئەیانگوت بڵێن ساحیرە کابرا لە خۆ لە ساحیر دەترسی ئاسڵێکی لێ دەکاتەوە غەریبەیەک بێت ئەم شارە بڵام فڵان کەس ساحیرە تۆ لە خۆ لێ ترسی دەیانگوت با خەڵک لێ نزیک نەبێتەوە ئەیانگوت شێتە منیش و تۆش و هەمووتە بەڕێستان لە شێتێک سڵ دەکەیەوە قسەکانی بە هەند وەرناگری ئەم تۆمەتانە بە ئاسانی بڵاو دەکرانەوە بەڵام بە سەختی دەڕەوینەوە بۆیە تۆمەت بۆ کەسایەتیەکان هەدەفێکی لە پشتەوەیە لێدانیانە و لابردنیانە لە ساحەکە تۆمەتێکی ئاسان ژیانی کەسێک وێران دەکات گەنجێک دەچێتە خوازبێنی کچێک باوکی کچەکە ماڵی کچەکە دایکی لە دراوسەیەکی ئەوان لە خزمێکیان لە ناسیەکەن دەپرسن ئەرێ کوڕی فڵان کەس چۆنە ئەو کوڕە چۆنە هەموو شە چەند خەتەرە بەس بە ئەوەندەی بڵێ کوڕە وەڵڵەهی نازانم بڵێم چی وەڵڵەهی چیتان پێ بڵێم بابەتەکە دادەخرێ ئەم تۆمەتە ناڕەوێتەوە خۆ کابرا هیچی لێ نەبینیوە لەوەجە فڵان کەس ناحەزی بێ بەس ئەم قسەی کردووە کاکە وەڵڵەهی بڵێم چی
ئەڵێ نەرە فڵی کچی فڵان کەس چۆنە وەڵی هەر خوا دەزانێت چۆنە تۆ هیچ خراپەیەکە لێ نەدیوە دەیان چاکە لێبینیەوە بەڵام ناحەزە پێی ئەڵێ هەر خوا دەزانێت چۆنە ئەو خوا دەزانێت چۆنە لە ڕەفزە ڕاستە بەڵام لە دەروونەوە وێران وتوێتی بۆیە ژیانی ئەو مرۆڤە ئەو خێزانە هەڵدەتەکێنێ مەطعەمێک چێشتخانەیەک چەند پاک بێ یەک دیعای بۆ بکرێ بڵێن لەو چێشتخانەیەدا لەو فڵان خواردنگەدا لەو مەطعەمەدا گۆشتی خراپ پێشکەش کراوە بە خەڵک گۆشتی حرام دراوەتە خەڵک باوەڕتان بێت تۆ بە چای خۆت ئاژەڵەکە بینی سەر دەبڕێ بیخۆی حەزەرێک دەکەی هەر لە خۆ گومانێک لە سەری دروست دەبێت ها بە ئاسانی هاتە گوێتەوە بەڵام بە سەختی دەڕێوێتەوە لە بواری شەریکاتە بڵام فڵان شەریکە شتەکانی بە کەڵک نایەن هەرەوە تا ئۆتۆمەتیک خرایە پاڵ کاتە شتەکە دەکڕی زۆریش ئەسڵە تۆ گومانێکت بەرامبەری دروست دەبێت بۆیە لە شەریعەتی ئیسلامدا بوختان یەکێکە لە تاوانە هەرە گەورەکان سەبعی موبقات ئەوەی کە ئینسان لە دنیادا شەرمەزار دەکا بوختان چی لە قیامەتیشا سەری دەکا بە جەهەنەما بوختانە ئەبێ زۆر خۆ پارێزبی لە بوختان چونکە بە ئاسانی بە یەک کۆمنتی تۆ بڵاو دەبێتەوە لە یەک فەیسبووکی تۆ بڵاو دەبێتەوە بەڵام زۆر بە سەختی لەسەر ئینسانە دەڕەوێتەوە وەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 1400 ساڵ تێپەڕیوە ئەمجا ئێمە لە قورئانە دەیخوێنینەوە بەری دەکەین لەو هەموو تۆمەتەی کە بوختان چیان بۆیان کرد سێمیان وردەکاری لە تۆمەتەکاندا کرابوو یەک کەسێک نابینی لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە هەموو مشریکین و ملحدینی مەککە بڵێن محەممەد هەوەسباز بووە یەک قسەی وایان نەوتووە بڵێن محەممەد دوو لە ڕووی ئەو داویان پیس بووە بڵێن محەممەد دزیەکی کردووە بڵێن محەممەد لە ژیانی خیانەتی لە ئەمانەتێک کردووە بە حیاتی نەیخوێنیەوە والله ئەو کافرانەی ئەو زمانە ئەبوو جەهلانە بە حەو ئەو لەم کافرانەی ئێستا باشتر بوون ئەمانەی ئێستا نەعوذ بالله تۆمەتی هەوەسبازی بۆ پێغەمبەری خوا دروست دەکەن ئەو لە ناویاندا ژیا بوو 40 ساڵ لە ناویاندا ژیا بوو یەک بەشەر نەیدەتوانی نە بە خۆی نە بە خێزانی نە بە کچەکانی چوار کچێ بوو لە مەککە تۆمەتێکی ئەخلاقی بخاتە سەر نەبوو بڵێن دزیەک بڵێن گەندەڵیەک بڵێن خیانەتێک شتێکی ئەوە لێ نەبوو دەهاتن دەیانگوت ئەوەی دەیڵێت درۆیە تۆ چوزانی درۆیان نەخۆ جیهازێک نییە ئەیانگوت شێتە ئەیانگوت ساحیرە ئەم شتانە بەڕێزان دەرونی و نەبیندراون بۆیە تۆمەتچی زیرەک کاتێ تۆمەتێک دەخاتە پاڵ کەسێک شتێکی دەخاتە پاڵ کە نەتوانی ئیسپاتی کەی نمونەکە ڕوونترکەمەوە دەرونی و نەبیندرا و زۆر خەتەرە بە کەسێک دەڵی تۆ سوکەریتە شەکرەتە دەتوانێت زۆر بە ئاسانی بڵێ کاکەوە لە دەچینە ئەو مختبەرە فەحسی خۆمان دەکەین یەک تۆ سوێنم لێ دەگرن فەحسەکە دەری دەخا شەکرەمەیان نا ئەڵەن ڕاستە بە کەسێ بڵێ تۆ فشاری خوێنت نزمە یان بەرزە زەختت هەیە ئەڵە کاکەوە جیهازێکەیە لە قۆڵمی هەدەن یەکسە ئەو حەکەمە خۆت بەری دەکەی بەڵام ئایا کەسێ بە جەنابەت بڵێ کاکە زانی تۆ نەخۆشی دەرونی تێ تۆ قەلەقی و ڕاڕای ئێمە چ جیهازەکە ئێمە دەرخامە بەس دەرونی خۆت دەزانێت کەوانیە وەیە پێغەمبەری خوا دەیزانی ئەو پێغەمبەری خوایە ئەوەی دەڵێ لەلایەن خواوە دەیڵێ هیچی درۆ نییە هیچی هەڵبەستراو نییە هیچی سیحر نییە هەمووی معجزاتی خوایە وەیە خەفەتی پێدەخوارد کافرەکانیش لەو دەرونیە نەبیندراوە بۆ پێغەمبەری خوا داهاتن صلی الله علیه وسلم ئەو تۆمەتانەی بۆ پێغەمبەری خوا هەڵدەبەستێن چوارەمیان بۆ ئومەتەکەشی نەشیاون دوای 1442 ساڵ کە ئێمە وتار دەخوێنینەوە ئێستا درۆ بۆ موسڵمان نەشیاوە کابرا لەگەڵ ڕێزمدا چەند حاجی بێ مەلا بێ شێخ بێ کەسایەتی ئاینی بێ یەک درۆی لێ بینرێ کاکە چۆن لەوە لەوێ دەوەشێتەوە چۆن موسڵمان درۆ دەکا کام کەسەی بڕوای بە ئیسلام نییە ئەڵە وەڵڵای دەبوو موسڵمانان درۆیان نەکردایە موسڵمانان غەشیان نەکردایە موسڵمان چۆن بڕوای بە ساحیر و فاڵچی هەیە چۆن موسڵمان بڕوای بەوە بەدەمخوا نەعوذ بالله درۆ بکە بەڵێ بەڕێزان ئەو شتانەی کە دەیانگوت بۆ مسلمانانی شوێن کەوتوی پێغەمبەریش دروست نین چ جای بۆ پێغەمبەری خوا دروست بن جا پێغەمبەری خوا کاتێک ئەم ئازارانی بەردەکەوتن چی دەفەرموو ڕۆژێ بە خەڵکی نەیدەفەرموو شێد نیم بابە وەڵڵا شێد نیم بە خەڵکی نەیدەفەرموو شاعیر نیم ئەوە کەلامی خوایە بە خەڵکی نەیدەفەرموو ساحر نیم کە ئەو خەڵکە ئاوا وەکو موگناتیس لە دەوری خۆم کۆ دەکەمەوە خوای پەروەردگار دڵی ئەداتەوە ئێمە هەمیشە دەبێ بگەڕینەوە بە خزمەت قورئان قورئان دەفەرمێ واصبر لحكم ربك فإنك بأعيننا وسبح بحمد ربك حين تقوم ومن الليل فسبحه وإدبار النجوم سورة الطور آيات 49 أي پیغمبر صلى الله عليه وسلم آرام بگرە لە ناو ئەو ئەشکەنجە دەرونیانەی کە بۆ دروست دەکەن ڕۆژانە ئەو تۆمەتانە دەدەنە پاڵت دڵنیا بە تۆ فإنك بأعيننا بەڕاستی ئەم ئاەتە مشورکە بە لەشی ئینسانە دێنێ تۆ لەژێر چاودێری خۆم دای ئەی محەممەد من خۆم حیمایەت دەکەم خۆم دەتپارێزم خۆم ئەزانم چەند پاک و پوختی چەند ڕازگۆی چەند دووری لە سحر و جادو فإنك بأعيننا ئێمە خۆمان چاودێری تۆ دەکەین ئەی محەممەد ئەوەی لەسەر تۆیە وەڵامی ئەو بێدینانە مەدەوە
وڵامی ئەو تۆمەتیانە مەدەوە دڵی خۆتیان پێوە ناڕەحەت مەکە تۆ چی بکە وەسەبح بحەمدی ڕەبیکە حینە تەقوم دایمە زیکری خوا بکە دوو زیکر هەڵبژێرە بەردەوام بڵێ سوبحان الله بەردەوام بڵێ الحەمدولله حینە تەقوم هەر وەختێک لە مەجلیسێک هەستای بەڕێزانەمە بۆ ئێمەشە چوار کەس بەیەکەوە دانیشتن مەجلیسەکە کۆتایی پێهات هەستان بڵێ سوبحان الله الحەمدولله ئەبێتە کەفارەتی گوناهی ئەو مەجلیسە ئەگە حەق و ناسیانەوە ترابێ لەغوی دوور لە قیامەتی تیاوە ترابێ بڵێ سوبحان الله الحەمدولله خوا فەرمووی کە شەو لە خەو خەبەر بوویتەوە بڵێ سوبحان الله پاکی و بێگەردی بۆ تۆ خوایە دوای مردن زیندوت کردمەوە الحەمدولله جارش کە بە ئاگات هێنامەوە ئەم ڕوحەت پێبەخشیمەوە دوای ئەوەی وەکو مردوویەکم لێ هاتبوو کە لە خەو خەبەرت بوویتەوە هەمووشە بڵێ سوبحان الله الحەمدولله کە لە مەجلیسێک هەستای بڵێ سوبحان الله الحەمدولله کە هەستای بۆ نوێژ بڵێ سوبحان الله الحەمدولله کە دەستت بە کارێک کرد بڵێ سوبحان الله الحەمدولله ئەی پێغەمبەری خوا تۆ حەقی زیکری خوات هەبێ جێ بەوانە مەدە ئەوانە بۆ خۆمان بەجێ بێڵە فەئینەکە بئەعیونینا تۆ لەش دێت چاودێری ئێمەدای خوا فەرمووی ومن الليل فسبحه وإدبار النجوم زۆر بین مفەسرین دەفەرمون لە بەشێکی شەودا زیکری خوای خۆت بکە تەسبیحاتی پەروەردگارت بکە و نوێژ بکە خوا نافەرمێ شەو تا بەیانی لەسەر بەرماڵ بۆ خەو لە خۆت حرام بکە من بۆ تەبعیضە بەشێکی شەو زانایان زۆریان دەفەرمون نوێژی مەغریبت ئاگا لێ بێ ئەی خۆشەویستم نوێژی عیشات ئاگا لێ بێ هەروەها کاتێک کە ئەستێرەکان ڕووناکیان کەس دەبێ و پشت هەڵدەکەن کە نوێژی بەیانیە هەستە دوور کا سونەتی پێش نوێژی بەیانی بکە دوور کا سونەتی پێش نوێژی بەیانی ئەم دنیایە و ئەوەش لە ناویدایەتی خێر و سەوابەکەی گەورەترە با ئێمە لەم کاتانەدا کە دڵمان ناڕەحەت بوو بەو سوکایەتی و بێئەدەبیانی بەرامبەر بە پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه وسلم کراوە با ئەمە لە خۆماندا زیندووکەینەوە ذکری سبحان الله الحەمدولله زۆر بڵێن لەو کاتانەی کە باسمان کردن هەروەها ئاگامان لە نوێژەکانمان بێ ئاگامان لە شەو نوێژێکی بەری بەیان بێ ئاگامان لەو نوێژی بەیانی بێ مفەسرین فەرمویان ئاگال لە نوێژی مەغریب و عیشا و بەیانیت بێ خۆ ئەگە بۆت بکرێت لە مزگەوتە بە جەماعەت بیان کەی ئەوە باشترین ڕەدێکە بۆ نارانی ئیسلام بەبێ ژاوە بەبێ دەنگەدەنگ با مزگەوتەکان خەرەباڵە بکەین ومێدەوارم کە ئینشاءالله لە خزمەت قورئانی پیرۆزدا بۆمان ڕوون بوو بێتەوە ئەو تۆمەتانی دەدرێنە پاڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چ ڕوویەکەوە بووە یا ربی خوا لە دینەکەی خۆت باشتر شارەزامان کەی یا ربی خوا لە سیرەی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم باشتر شارەزامان کەی یا ربی خوا هەمیشە ئەدەب و حرمەتمان پارێزراو بێ لە خزمەت سەروەر و سالار و خاتەمی پێغەمبەراندا حەزەتی محەممەد صلی الله علیه وسلم یا ربی خوا هەمیشە ئەدەب و حرمەتمان پارێزراو بێ لە خزمەت سەحابەکانی پێغەمبەردا صلی الله علیه وسلم یا شاف یا الله لەم ڕۆژە مبارەکەدا لەم کاتە پیرۆزەدا داوا لێ دەکەم لەگەڵ هەموو ئەو دەستە بەدەست نوێژانە خوایەوەی نەخۆشە شیفای بدەی یا ربی خوایەوەی نەخۆشە شیفای بدەی ئەوەی هەر جۆرێک نەخۆشی هەیە لە گەنج و پیر لە ژن و لە پیاو لە منداڵ و لە گەورە بەتایبەت ئەوانەی نەخۆشی کۆڕۆنایان گرتو وەزعیان خراپە یا ربی خوا شیفای بەخێریان بۆ بنێری یا ربی خوا لە هەموو بەڵایەک لە هەموو ئافاتێک لە هەموو دووبەرەکیەک لە هەموو خوێن ڕشتنێک لە هەموو ناکۆچیەک ئەم خاکی کوردستانە و هەموو خاکی جیهان پارێزی یا ربی خوا بارانی بەرەکەتی ڕەحمەتمان بەسەرا بارێنی خوای جان دڵەکانمان زیندوو کاتەوە ئیمانمان تازە بکاتەوە زەوی مردوومان بۆ زیندوو بکاتەوە دەغڵ و دانمان بۆ بڕوێنێ یا ئەرحەم الراحمین آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون